کاتێک کەسێک مەبەستێتی بە شتێکدا هەڵبدات دەڵێت ماشەڵڵا ئەو نەجواناڵەی بەرخە. بەرخ نیشانەی جوانی و پاکی و بزێویە. گۆشتەکەی خواردنێکی بە چێژ و دڵخوازی خەڵکە. خاوەن بەرخ لە کوردەواریدا پێی دەڵێن دەوڵەتدار واتە دەوڵەمەند و بەهێز. بەڵام ئەم دەوڵەتدارانەی کوردستان بە دەست سیاسەتی دەسەڵاتدارەکانی هەرێمەوە بەرخەکانیان لێ بۆتە تەوقی ئاسن. بەڵێ وەکو ئەزان ئێمە وەکو هەموو لادێک ئیشی و کاری هەموو لادێک وەکو ئەزانین نام بە کشتتوکاڵەوە خەریکە ناخۆ نام بە حیواندارەوە. بەڵام لە ئێستادا وەکو خۆنا باشتر زانن ئیسفادەیەکی ئەوتۆی نەماوە چ ئاژەڵ چی کشتتوکاڵ بەهۆی هۆکاریش چیە ئەمەش چەند هۆکارێکە. هۆکاری سەرەکی ئەوەیە کە بەشێکی زۆری ئاژەڵ لە وڵاتانی دراوسیەوە تێ چ لە ئێرانەوە چ لە تورکیا و بەتایبەت لە وڵاتی ئێرانەوە خۆدان باشتر زان گۆشتێکی زۆر ڕووی لە بازاری هەرێمی کوردستان کردو و ئەمەش بۆتە هۆکاری بۆ ئەوەی بەرهەمەکانی ناوخۆ هیچ ئیسفادەیەکی ئەوتۆی نەبێەوە خاوەن حیواندارەکان و خاوەن ڕانەکان زەرەرێکی زۆر بکە. ئەوەتانە حیوان ئێمە پارە ناکا و حیوان ئێمە لە بازارڕ ئەشکێ و حیوان لە دەروی وڵاتەوە هاوردە ئەکرێ لێرە بازاری ناوخۆ ئەشکێ. داواکاریمان ئەوەتانێ نەیە بەس خۆ هەر تێتیش. بەڵا حکوومەت ئەوە بکە خزمەتی ئاژەڵداران بکات بژێوی خەڵک بووە بەڕێوە. بەهۆی ئەوەی لە مەرزەکانی کوردستانەوە بێ گۆمرگ بە شێوەی قاچاقچێتی بەرخ دێنرێتە کوردستانەوە ئیدی بەرخی کوردی پارە ناکات. خاوەنەکانیان جگە لە ئەرک و ماندووبوونیان زیانی مادی زۆر دەکەن چونکە لە ماوەی 1 ساڵدا 1 جار بەرهەمیانەیە ئەوش پارە ناکات. قوربان ئەوە قسەیەکی ڕاستە و تەییدی شەو وایە. ئێمە حاڵێن ئیسا ئەو پارە ناکە چونکم ئێمە مەسرفمان زۆرە لەسەری حتا ئیسە ژێمە لە دەی دەوە حتا وەکو 15 سێ توێ لەسەر حەسابی خۆمان ئالکی بووین. داواکاریشم لە حکومەت یارمەتی خەڵک بدا لەو مەسەلە و وڵای ئەمە ئەگەر بەردەوام بێ لەسەر ئەو هاوردنی ئەو حیوانان بە قاچاق خەڵک لەیرانە مەگەر ڕووماڵاتەکەی خوشی بفرۆشی. بژێوی ژیانی لەسەر 4 حیوانە خەڵکی 4 عیبێ 4 وڵاقی هەیە. بژێوی ژیان ئەگەر بربەست نەکرێ ئەوانە بربەست نەکرێ ئەمانیش لێرانە ئیتر هیچیان بۆ ناکرێ و هیچیان بۆ قیمەت ناکەن ناڕاتە ڕێەوە. بژێوی ژیانی خۆ دەزانی ساڵ بەم گرانیە و قەیرانی دارایی و ئەم جۆرە شتانە هاتوتە پێشوو. جا ئێمە داواکارین ئەم شتانەمان بۆ ڕێک و پێکەن ئۆتر خەڵکیش هیچی ناوێت. گوندەکان پشتیان بە بەرهەمی کشتتوکاڵی و ئاژەڵداری بەستووە لەبەرەوەی کۆمەڵێک دەسەڵاتدار دەتوانن سوود لە لاوازی حکوومەت ببین و بازاڕی ئەم بەرخانە بشکێنن و بەرخی بیانی ساخ بکەنەوە. ئەوە دەوڵەتدارەکانی کورد بێ ئومێد بوون لە پیشەکەیان. ڕێبین محەممەد شارپرێس گەرمیان.